خۆشەویستانی کورسات نیوسڵۆتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین لە دوا بە دوای ڕووداوەکانی حەڵەب لە شێخ مەقسوود و ئەشرەفیە ئەوەی تێبینی کرا کە یەکبوونێکی سەرتاسەری نیشتیمانی هەبوو وێڕایەوەی تام ساتانەش دۆخێکی ئاڵۆزێ و مەترسیەکان بەردەوامن بەڵام ئەوەی بۆ لەسەر ئاستە میلیەکەدا لەسەر ئاستی خەڵک و جەماوەردا بووە مای دڵخۆشی مەسەلەی یەکبوونی کوردان بوو لە سۆشیال میدیا و لە قسەکردنی پرۆگرامی تەلەڤیزۆنەکاندا نەتەناسیەوەم کەسە پارتیە یان یەکێتیە یان لە چوارچێوەی پێدەدایە یا لە چوارچێوەی هێزێکی دیری کوردیدایە باکووری یان باشووری ڕۆژهەڵاتیان ڕۆژاوا هەمووی یەک دەنگ پشتیوان بوون ئەگەرچی برینەکان قوڵن ئەگەرچی ئازارەکان ئازاری نەبراون بۆ ئێمەی کورد بەڵام ئەو یەکگرتوویە پەیامێکی گرنگیدا بە پرسی نەتەوەیمان دۆخی ڕۆژاوای کوردستان بەرەو کوێ هەنگاو دەنێ دوای ئەوەی کە ئەم ڕۆژ زارێکی دیکە سوپای بەناو سووریا هێزی لە سنووری دێرحافز وەکو دوا نقطەی ڕۆژهاڵاتی یان ڕۆژاوای فرات کۆ کردەوە دۆخەکە بەرەوکوێە چۆن پێویستمان بەوەیە کە زەمینەی ئەو یەکبوونە گەورەتر و بەرفراوانتر بکەین لە پانۆڕاما گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێزان هەریەک لە بەڕێزان بەڕێز دکتۆر مرشد خەزنەوی نووسەر و زانای ئاینی کەسایەتی دیاری ڕۆژئاوای کوردستان کە بە لە دێر زەمانەوە هەم خۆی هەم باوکی بەڕێزیان ڕۆڵێکی گەورەیە لە پرسە نیشتیمانی و نەتەوایەتەکاندا هەبوو و خۆشی یەکێکە لەو زانا و داعیانەی کە خزمەتێکی گەورە بە پرسی نیشتیمان و نەتەوە دەکات سوپاسی بەڕێزیانەکە وا بەڕێز مەشخەڵ کەوڵۆسیش لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانە بکەمێکی دیکەویش نووسەر و ڕۆژنامەنووسە و پیاوێکی نیشتیمانیە بەڕێز دکتۆرمە سوپاس دەکەم هەمیشە دڵخۆشم لەگەڵ جەنابەت و ئەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەین ئێستا ڕەوشی کورد لە ڕۆژاوای کوردستان چۆنە وەگەر سۆرانیەکە بۆ تۆ باش نییە ئەزێ دکارم بە کرمانجی بە ئاخفم ڕەوشە ڕۆژاوای کوردستانی نەهات چ وایە پاشیەوەیەکی ڕێکەوتنامەیەکە ئەتیفاقەیە کاتە چێکردن ji بۆ بریندار و ئەو کەسێن لە شێخ مەقسوود هەبوون گەلک سپاس تەمەند درێژ بێ سپاس بۆ vê vexwendina te rewşa Rojavayê Kurdistanê îro di zehmetî kêre derbas dibe ew zehmetî di riya wê gef û tehdîda got emro li ser Rojavayê Kurdistanê ye bi taybet ji riya wan dewletên derdorî me di riyan hikûmeta demkî de got li Sûriyayê her wext hewl didin got gef û tehdîdekê li ser gelê me Kurd Rojavayê Kurdistan durist bikin lê di heman kat de wekî gote erzî kir destpêkî axiftina xwe de Rojavayê Kurdistan di rewşekî dî de yan jî li milekê dî de baş e elhamdülillah ji ber got yek tifaqekî heye rêzgirtinekî heye helwestekî yekem heye ew helweste ne tenê Rojavayê Kurdistan e belkû li seraserî Kurdistan li her çarparçî Kurdistan ew helweste îro tê diyarkirin we di wê berxwedana mezin de got li Şêx Meqsûd û Eşrefiyê hate diyarkirin çawa milletî Kurd li her çarparçê Kurdistan we lê diaspora dengê milletî Kurd yek bû û rastî jî ewa dilxweşiyekê dixê dilê me de dixê dilê te de dixê dilê her Kurdekî de ji ber got gelek cara ew netifaqa ew neyekîtiye ew nehelweste dibû sebebê gelek şikandin e ewa ne carî yekem e milletî Kurd bo xatirî parastinî heq û maf û parastinî nasnameyî Kurd şoreşa dikin we di gelek wan şoreşa de mixabin bi ser neketine katê me sual dikin me pirsyar dikin boçê ew şoreşên gelîn Kurd bi ser neketine demê got me pirsyar dikin her kes bo me dibêje çi siyasetmedar bê çi dîrok nas bê çi civak nas bê çi bav û kalên me bin bo me diyar dikin got sebeb û sedemî sereke neserkeftinî şoreşên Kurda bi sebebê xıyanet û netifaqî gelî Kurd ji ber wê yekê jî rastî Rojavayê Kurdistan
کوردستان لملکی دیش غیری او قفو تهدیده دلخوشبونکی هیج برگو هلوستی ملت و هلوستی سیاسی روش آوای کوردستانی یکا سیدای محمد خانی بری چندین سال او نخوشی او نساغی دایه دیار کرن دمی گود بیجی گردی مهبیا اتفاقك فكر كربا ما انقيادك روم وعرب وعجم تمامي حمية جمرد كرا غلامي لبداخة واجبر قد فاقو يكيتيا من نبو قالك جارا أنبو نخزمت كاري وان دجمنا مير كمران بدرخان دمي قو كرد تعريفي دكرن كرد دس نشان دكرن كرد كينا دقو كرد منا باراننا وقت قد فاقا وهبي يكيتيا وهبي أو باران دبي منا لهيك دبي منا تسوناميكي هر تشتي برخود بي لكاتي قد فاقا ونبي يكيتيا ونبي تلوبكي بارانا داد كفينا بعردكي هشكي زوا او تلوبي باران بر آويتي دي تشيش برويكي برسا حالتا جبو روش آواي كردستان روش آواي كردستان جا حمو در دور خوفش قرن ودجمنن ملتي كرد ود بن قفو تهديدا ديا لد همان وقت دا روش آواي كردستان بخودية خوديوي خلقوينا خوديوي قلم كردستان خوديوي او شروانين گو برخودانی کی گلکی مزن دست نیشان دکن و ازن دکم جدوستاره بری گوش دجمنا رج هر کسی راحت دیار کرن او قهرمانیه هری مزن او برخودان و تکوشینا هری مزن گو لشیخ مقصود هاتا دست نیشان کرن دجمن دی دیار کرن را دجمن را دی دیار کرن گو ملتی کرد نوکی جارایا برز دكتور او نها دخازن بين درع حافظ جي بنداوي تشريجي بومباران دكان هروش قفوا تهديد سر كردان دا هنا سر جين دي كردان دا هنا نها اتفاق هنا محاولة هنا كو اتفاقك بيتكرن كو كرد لا رجلات فراتي كو او ادارية ذاتي بيك انينا بخو باشتيل فيري بجين يان ماترسية جدي يان شركة جدي الفيري هيا وكي تبزاني بيغومان قفكي جدي ومطرسيكي جدي جي هيا أفا چند روجا حكومتي إرهابي ترورستي دمكي لشام هولي ديغو قصدا بكشيني شركي مزن وازن دكم أو داخوازي هن دولة دجمناتية قالي كردكن و 24 ساعة جي ركلامي دكن أغو قصدا تحشيدي الشرفاني خودكي لدير حافر وقصدا تم ديار دكي قوت هالوستي وينا نينا قو إيريشي شركي مزن بكي لي شام 24 ساعة هولي دي قو قصدا بكشيني أو شرا جبروية كي راستي مطرسيك هيا قو شركي مزن بكرن لد همان وقت دجي ود همان كاد دجي قصدا دستي وينا دريج كريا بو ديالوجي بو دانوستاندني لحتانها أو تشتكي بويرنجي نينا جبروية كي راستا روش آفاي كردستاني دبن قفو تهديد هذايا بله برز دكتور اگر تدقلب بميني ازي بسم جم كاك مشخل صلاو ليبيا مكاتد باش تشيد بيني لوي روجافاي كردستان بابتي قو تنها بو نماني زكاني اسايشي اواني كاسايشي شيخ مقصود واشرفيانا باراست يان تهديدي شي قوري لسرقلي كرد وبيلان جريشي قوري لسرقلي كرد بله زور سپاس من زۆر سپاس من ئیستا زۆرتر شانازیەکەم کە کوردم ڕاستی زۆر شانازیەکەم بەوەی کە لە نەوەی ئەو شێرانەین کە تاکو ئیستا نەتەوەی کوردیان پاراستووە گەیاندویانتە دەستی ئێمە ستایش بۆ بەرخودان بۆ هەموو فیشەکێک کە تەقیوە ستایش بۆ هەموو ئەو فیشەکانەی کە تەقیون بەرەو ڕووی داگیرکەر لەبەرەوە من چیم هەتاکو يعني ستایشیان بکەم ئەوان سەرزەوی هەموو ستایشیانەکە ئەمە یەک دوو ئەوەی بینیمان یعنی لە چاوی عاتیفەوانە تێپەڕێ بەڕاستی حاڵەتێکمان بینی کە یعنی ئەکرێ بیکەین بە دوو بەشێکیان ئەوەیە کە ئێمە وەکو کورد چۆن سەرنجە دەین بەشێکی تری ئەوەیە کە واقعەکە چی ئەخوازێ واقعی سیاسی واقعی جیوە سیاسی چی ئەخوازێ ئەمە زۆر گرنگە کە ئێمە بزانین ئەوەی کە لە خەیاڵدان و لە پلان و لە بەرنامەی داگیرکەری سووریدا هەیە وەکو داگیرکەرەکانی تری کوردستان سڕینەوەی نەتەوەی کوردە نەک تەنها لە دوو گەڕک لە ڕاستیامە ئێمە زیادەڕەوی ناکەین
ئێمە هەمیشە لە 15 ساڵی ڕابردوو بە شایدی هەموو خوێنەرانی کورد و هەموو ئەو کەسانی کە لە میدیا متابعی ئێمەیان کردو هەمیشە وتومانە ئیستا ناوچەکەی ئێمە ئەکوڵێ بە گۆڕانکاریەکی زۆر ڕادیکاڵی تێ ئەپەڕێ نەخشە ئەگۆڕێ لەبەرەوە بێ کورد لە پاڵ ئەوەی کە ئێمە یەکدەنگین یەکڕەنگین یەک هەڵوێستین بۆ پشتیوانی لە کوردانی ڕۆژئاوا کە ئەمە خاڵێکی یەکجار زۆر ئیجابیە هەستێکی زۆر باشە زۆر گرنگە و لەمپەرێکی زۆر گەورەیە لە بەردەم داگیرکەری عەرەبی و فارسی و تورکیا بەڵام ئێمە تەنها ئەوەمان بەس نییە بەڕێزان ئێمە پێویستمان بەوە هەیە ئەو هەستە پاکە جوانە کوردانە کە ئیسە لە ناوگەلی کوردایە بیکەینە جموجوڵ و بەرنمەیەکی سیاسی ناسیۆنالیزمی کوردی ببێتە ناسیۆنالیزمێکی نووسرا و ئەدگارەکانی دیاریکراوە بێ هێڵە سوورەکانی دیاریکراوە بێ ئەمە بۆ ناوخۆی خۆمان و ئێمە پێویستمان بەوەیە بەڕاستی پێویستمان بەوەیە کەمێک جورئەتیش بدەین بە خۆمان ئەوەی کە داگیرکەری عەرەبی و فارسی و تورکی لەگەڵ هێزە گەورەکانی جیهانی کە ئێمەش بیکەین یعنی ئێمە کە نەمان کردووە سوودی چی بووە بۆ نمونە ئەوان بە ئێمەڵێن ئێوە لەگەڵ ئیسرائیل پەیوەندیتان هەیە لە کاتێکە هیچ هێزێکی کوردی بە هێزەکانی ڕۆژئاواش هەرگیز ئەو پەیوەندی کە ئەوانەیڵێن نەیان بووە بەڵام سەیرەکەی خۆیان پەیوەندیان هەیە زانی ێ باش ئێمە کە پەیوەندیمان نەبووە چ سوودێکمان وەرگرتووە چ شفاعەتێکی بۆ کردوین لەبەرەوە بێ کورد مراجعەیەکی خۆی بکە پێداچوونەوەیەک بکە ئێمە خاوەنی شەڕڤان و پێشمەرگەیەکین کە مێژوو ئەگۆڕێ منهەجی عسکەری ئەگۆڕێ لە دنیا یعنی تۆ سیرکە 300 شەڕڤانی کورد کە بەشێکیان گەنجی جوان و ناسکن ئەبینی 41,000 گورگی داگیرکە ڕووی تەیەکا بە نزیکی 100 دەبابە و تانک و زرێ پۆش و فڕۆکە و درۆن بە سیرەکەی ئەمە لەگەڵ هیچ منهەجێکی قوتابخانەی سەربازی ناگونجێ یعنی ئەبێ جێشەکانی دنیا ئەکادیمیای سەربازی لە دنیا سەیری قارەمانەتی و بەسالەت و گیانبازی شەڕڤانی کورد و پێشمەرگەی کورد بکاوکو چۆن پێشمەرگە لە شەڕی داعش کردی ئێمە ئەم ئازایەتیەمان هەیە بەڵام پێویستە منهەجێتی سیاسی و تێگەیشتنمان لە کایە سیاسیەکان لە معادلاتی نێودەوڵەتی ڕوونتر بێ بە جورئەتتر بێ لەبەرەوە من پێم وایە ئێمە پێویستمان بەوە هەیە چەندێک لۆمەی داگیرکەرەکەین ئەو نەش چەند نووسەرانی ئێمە چەند میدیاکار ئێمە چەندێک هاوارمان کردووە هەر ئەوە بەز نییە کە لە حاڵەتی زوعفی داگیرکەرەکانمانە ئێمە قەوارەیەکمان هەبێ و خۆمان بەڕێوە ببین پێویستمان بەوە هەیە کار بکەین ئەسڵە نێڵین ئەوان سەرپێکەونەوە یعنی من تعجب بەکەم چۆن میلەتێک خاکی داگیرکرابێ لێ ئەگەڕین هەتا ئەو خۆی بەهێزەکە دوای ئەوەکو گورکەڵە کوتێتە سەرت ئەمە ئەوە تەحسیل حاصلە بەڕێزان ئەمە ئەنجامی هەڵەیەکی خۆمانە کاک مەشخەڵ من سەرەتا ئەوم بیرچوو بەڕاستی لە سۆشیال میدیاکەی خۆتەوە من دەست خۆشید لێ یەکەم زۆر نەتەوە پەروەرانە زۆر کورد پەروەرانە ڕۆڵی خۆ جێڕا مەسەلەن لە یەکبوونی کورداندا منەوە دەستخۆشید لێ یەکەم لە جەنابەت و هەر کەسێکی کورد کە ئاوهانەتەوەیانە بیر بکاتەوە بەڵام بە بۆچوونی بەڕێزت ئێستا کاتی ئەوەیە ئێمە وێ ڕایوەی کوردێکی موسڵمانی ڕەسەنین یعنی ئاساییە لە پێناو ئەوەی کە چیتر نەڵێن هاوارە فەرمانە لەسەر کوردانە دەست بۆ هەموو پەیوەندیەک ببین بۆ پاراستنی قەوارەکانمان و بۆ پاراستنی ئەو ستاتویانەی کە دروستمان کردویان دروست بووە بە خوێن و بە فرمێسک زانی چۆنە من خاڵبەندیەکەکەم بۆ ئەم وەڵامی جەنابەت چونکە بەڕاستی ئێمە پابەندین بە دەستورێک کە پێوترێت دەستوری عێراق دەستوری عێراق یعنی سەپاندوێتی بەسەر کە ئەڵێم ئێمە وەکو قەوارەی هەرێمی کوردستان لای من وەکو مەشخەڵ وەکو ئەو کەسانی کە وەکو ئێمە بیرەکەنەوە پیرۆستترین نوقتە قەوارەی هەرێمی کوردستانە ئەمە یەک لە دوای هەرێمی کوردستان قەوارەی ڕۆژئاوای کوردستانە سەیری کە بۆ لەبەرەوە قەوارەی هەرێمی کوردستان گەشتۆتە حاڵەتی نوزج ئێمە ئیسە شەڕ ئەەکەین بۆەوەی قەوارەیەکی تریشمان هەبێ لەبەر ئێمە ناکرێ مجازەفە بکەین بە قەواری هەرێمی کوردستان ئەمە یەک دوو مەبەستم ئەو پەیوەندیانەیە کە هەبێ ئیستا دەستورێک نەنووسراوەتەوە بۆ سووریا کە باز دەوە بکا کە دەستوری سووریا و خەڵکی سووریا ئەبێت چۆن بێ من پێم وایە ئەوان کوردانی ڕۆژئاوا بە پشتیوانی ئەو یەکڕیزیەی کە لەناو گەلی کووردا هەیە و بە پشتیوانی شەڕڤانی کوردی تێکۆشەری گیانباس پێویستە ڕێگە نەدەن سووریا بتوانێت بکەوێتە سەرپی خۆی ئەمە یەک دوو پێویستە ڕێگە نەدەن دەستورێک بنووسرێتەوە کە مافی گەلی کوردستانی تیا
هەزم بکرێ ئەسڵەن ئیسەکە خەتی سوور نییە لە بەردامبەر کوردانی ڕۆژاوە مانع چییە ئەوەی کە ئەحمەد شەرع بۆ ئیسرائیلیکە بۆچی کوردنیکە بۆچی کوردنیکە ئەمە پرسیارە بەڵام لە بینی قەوسێکە ئێمە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی مسلمانین ئێمە نامانەوێ گەلی کورد ئەم هەستەنەتەوەیی کە هەیە بەرامبەر بکرێتەوە بە دژایەتی شارعی دینی ئەمە هەڵەیەکی استراتیجی زۆر زۆر گەورەیە میلەتی کورد بایی ئەوە توانا و وزەی نییە کە لە ناو خۆیان دابەش ببێ بۆ نەتەوەیەکان و دینیەکان ئەسڵەن ئێمە ئیسە جەنابی مامۆستا خەزنەوی کە لەگەڵ ئێمایە من زۆر شانازی پێوەکەم کە یەکێک لەو مامۆستا جوانە نەتەوەیانەیە کە ئەسڵەن ئێمە ئیلهام لەو وەرەگرین لەبەرەوە ئێمە مامۆسایانی ئاینی زۆرمانە ئەکرێت تەکتیکەکانمان بگۆڕین ئەو مامۆستایانەی کە لەگەڵ کورد و قەواری کوردی هەرێمی کوردستان و قەواری کوردین لە ڕۆژئاوای کوردستان ئەوانە بێنینە پێشەوە لە میدیاکان خیتابیان هەبێ ئیسە ئێمە چیمان کردووە بەڕێزان من حەزەکەم ئاماژەش بەوە بدەم ئێمە وەکو کۆمەڵێک نووسەر و ڕۆشنبیر و ئەکادیمی کوردی نزیکی 120 کەسێکین کۆبووینەتەوە ئەسڵەن مبادرەیەکمان کردو بۆ نەتەوەکانی تر مبادرەیەکمان کردو بۆ نەتەوەکانی تر بزانین لە 200 ساڵی ڕابردوو ئەوان چیان لە ئێمە وەرن بادانیشین با کێشەکانمان یەکاڵا بکەین و مبادرەیەکمان کردو بە هەموو زمانەکانی دنیا بە عەرەبی تەنانەت بە چینیش کە یەکەم جارە گەلی کورد ڕووبکاتەوە حکوومەت و دەسەڵاتی چین و داوایەکی لێ بکە ئێمە بە زمانی چینی و ئەڵمانی و بە ئیتالی و بە هەموو زمانەکانی دنیا و ئینگلیزی تەنانەت بە عەرەبی ڕوومان تێکردوون پیانڵنی وەرن با دانیشین یەکاڵای کێنەوە لە یەکێ لە پایتەختەکانی دنیا نخبەی ئێوە لەگەڵ نخبەی ئێمە بزانین لە 200 ساڵی پێت وایە ئەمە کاک مەشخەڵ پێت وایە بەڕاستی ئەمە ڕاستە خۆ دژینێتەوەی کووردە ئەوە یەکرێ من پێم وایە سەیریکە مامۆستا من لەگەڵ جەنابت و چەندین میدیاکاری تریش چەندین جار و تومانە بە خوێندنەوەی ئەوەی کە ئێمە لە 15 ساڵی ڕابردوو کردومانە لە سەردەمی کۆندۆلیزا ڕایس و تیۆرەکانی ئاسایشی قەومی ئەمریکا هەتاکو ئیسا من پێم وایە ئەوان لە ئێمە زیرەکترن بەداخەوە داگیرکەرانی کوردستان لە ئێمە زیرەکترن ئەوان چاکتر خۆیان ئامادە کردووە خوێندنەوەی باشتریان کردو بۆ استراتیژی ئەمریکا و بەرژەوەندیەکانی زلهێزەکان ئێمە خەیاڵاتی خاومان کردووە فریانە کەوتون ئێمە لێ گەڕاوین تا عێراق و سووریا بەهێز ببنەوە ئەمە خاڵی لاوازی ئێمە ئەگینا استراتیژی زلهێزەکان دروستبوونی قەوارەیەکی کوردیە من پێم وایە ئەوەی کە ڕووەدا ئەوانە زانن داگیرکەرانی کوردستان ئەزانن بۆیە نایانەوێت ئێمە بکەوینە بارێکی تەبیعی ئەزانن نەخشەی زلهێزەکان گۆڕینی خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە لە بەرژەوەندی ئێمەیە بەڵام یەکێک لە خاسیەتەکانی جوڵەی استراتیژی نێودەوڵەتی زلهێزەکان ئەوەیە کە ئەوەندە خاو بەڕێوە ئەچی ئەوەندە خاو بەڕێوە ئەچی ئێمە لەبەرو عەقڵمان تاکتیکیە زیاتر فۆکەسە خەینەستە نقطەیەکی دیاری کراو لێرە ئێمە ئەبێت نەزرەمان فراوانتر بێ گەلی کورد خێرا هەر لەم لەحزە غورفەی عەمەلیاتمان هەبێ تەختیتمان هەبێ پلانی ئەیوبیمان هەبێ پەیوەندی زیاترمان هەبێ لەگەڵ دەوڵەتانی دنیا نەک تەنها ئەمریکا و ئەوروپاوان با لەگەڵ ڕۆژهەڵاتی شەمان بێ لەگەڵ چین و رووسیا هەمان بێ هیچ مانع نییە پەیوەندیمان لەگەڵ هەموو دەوڵەتانی دنیا هەبێ بەڕەچاوکردنی تەنها خاڵێک ئەم پەیوەندیە نەبێتە ئەوەی پێکدادان کا من هەستەکەم لەپاڵ ئەو یەکبوونەی کە ئیسە لە شارعی کوردی لە هەموو هەر چوار پارچەی کوردستان هەیە بەڵام بەداخەوە هەندێک دەنگی شەیە بۆ دژایەتیکردنی لایەنی دینی ئەمە خەتەرە ینی لەبەرەوە من پێم وایە ئەم بابەتە نەبێتە شەڕی عەرەب و کورد نەبێتە شەڕی عەرەب و کورد ئێمە هیچ نەتەوەیەک نین زۆر باشە بەڕێز مەشخەڵ بەڕێز مەشخەڵ ئەگەر ڕێمەولات ئێمە شەڕ عەفومکە بمبورە بەڕێز دکتۆر ئەو ئاخافتنێن کاک مەشخەڵی گوت یعنی ئەم نەها میوانێ من جەنابەتێ کە زانایەکی ئاینی ئۆلیا ئیسلامیت ئەم کورد شەروانێنمە شەهیدێنمە و خەڵکێمە لە ڕۆژاوایە کوردستانێ نەموسڵمانن بە تەکبیرە بێژنەوە لازمە سەرێوان بە شمشێرا ببڕن و خەڵکێمە لە قامیشل و خەڵکێمە لە دێر حافظ خەڵکێمە لە عەفرینێ کە بەرێ ئەو کارەسات و فەرمان بەسەرمە ئانین و خەڵکێمە لە شێخ مەقسوود و ئەشرەفێ و شەروانێنمە نەموسڵمانن چەوا ئەو کارتێ دینی ئەو مەسەلەی دینی گەلمە بکارتینن یعنی لازم وەکو کاک مەشخەڵی گوت یعنی ئەم بە هەڤرا بێژین ئەم کوردێ مسلمانی ڕەسەرین نەخەڵکێکی دی بێ مە بکاتە مسلمان گەلک سپاس بۆ تە شەروانên me و şehîdên me tacê serê me ne xizmetekî mezin بۆ milletî Kurd kirine و şervanên me di her jûrekê de û di her cihekî de
قربانيين قالك مزندانا بو خاطري باراستني ملتي خوا وناصنامي ملتي كرد والهيغوري بهورية من وك مروفكي بهور مندي دين إسلام من وان دبينم من سنانا مجاهدن بو خاطري خزمتي هم بو آينجي هم بو نشتمانجي لي يك نقطة دفي مروف جبيرنك مخابن وكي جو ما مستا مشخلي جي قوت جي حلبجا شهيد مخابن دجمني ما جمزي ركترا دجمني ما بهتر كار كريا دجمني ما دزاني تشاوا دين إسلاما بيروز بوخا بكار بيني ودوجه ملتي كردة أو نجري كما دجمني ملتي كرد دين إسلاما بيروز دوجه مدى بكار تيني دا أنفال دوا بكار آنينا دا عفرين دا بكار آنين أمرو الشيخ مقصود وأشرفية بكار تينين أفدق وأفسعتي قوما تيدنا بدا خواجي ديسا بكار تينين ومخابن هيجي هن مسلماني مي كرجي هنا دكفنا بين تأثيري أو ركلامة دا قو ملتي خوانا مسلمان دبينين يان ملتي خو شرفاني خو ملحد بينن يانجي دريكي غلطو شاش دد بينن شرفاني ملتي ما خداني دوزو قضيكي راستا وشرفاني ما مجاهدي هري راستن جو باراستني ناسناميا ملتي خدكن والد تام الجوري قرآني بيروز والجوري حديث بيخنبر عليه الصلاة والسلام شرفاني ما خزمتكي قالكي ما ظندكن والجوري قرآن وسنتي بيخنبر عليه الصلاة والسلام شكي خو هلدانا وخزمته خباتي خدكن دليل إثباتي وينا واضحة بحديث بيخنبرد عليه الصلاة والسلام ملتي ما الشيخ مقصود شرفاني ما الشيخ مقصود إيريشي كسين نكرنا إيريش سروادة هاتية كرن جبروية كي حديثي بيخنبر عليه الصلاة والسلام كاتي مروفا كاتي جموينا قلت يا رسول خودي أجر مروفا كاتو حزكر داخوازكر دستي خوديني لسر مالي من سر عردي من سر شرفة من سر ناموسي من شون بكم بيخنبر عليه الصلاة والسلام قلت يا برسف بدا قبولي نكا ادور دجي شرفاني ما برسف دانو قبولي نكرنا او صحابيش بيخنبر عليه الصلاة والسلام برسيار دكي قلت يا رسولي خوا اگر من قبول نكم او كابراش تشكيد وجهي مدهلدا من شون بكم بيخنبر عليه الصلاة والسلام دي بيجي تجي تشكيد وجهي ويدهلدا بو او يكجي وقت يقو او شتان ايقو هاتن دورا شيخ مقصود واشرفي تشكي خود وجهي شرفاني مدى هلدان شرفاني ملقوري بيخنبر عليه الصلاة والسلام تشكي خو هلدان بو خاطري باراسني ناسنامي خو هر بردوام دكي او صحابية بيجي يا رسولي خو اگر من تشكي هلدا ويجي تشكي هلدا يا او من دكوجي يا ازوي دكوجم چون دبي بيخنبر عليه الصلاة والسلام دي بيجي اگر تا او کشت او انسانکی بری وینال آگری جهنمه و اگر وی تا کشت انسانکی شهیدی جبروی یکی شروان ما اوگو قربانی خوی مزن دانا شهید منا شهید وی خزمتنا شهید وی دوزینا ام بوانا سربلندن ام بوانا فرمانا خوا ام مزن دکن ام بوانا تکوشینا خوا برخودانا خوا گشت دکن ام بخوینا وان شهیدا روح دكافي ينجي خوين دكافي راي مدوج بو خاطري قو ام خزمته بردوام دكنج برويه كيجي ملتي موي خباتي دكي لي مخابن محتانها ما نكاري بو وكي دجمني خوا ام آيني اسلام بو خوا توظيف بكن برنجكي جوان هر ملتي قول دردورا منا ملتي عرب ملتي فارس ملتي ترك ديني وآيني اسلام بو خوا وبو خزمتي خوا وبو برجواندية خوا بكار آنينا لي مخابن حتانها من نكاري بو اموي خزمتي بكن سبب سدمي وينا او جبرغو برانيا شيخو ملاو ما مستين مي آيني لسراسري كردستان نيزيكي آيني اسلام دبن نيزيكي قرآني بيروز دبن نيزيكي حديث بيخنبر عليه الصلاة والسلام بهش عربتي نيزيك دبن بميجية تركيتي نيزيك دبن بهش راماني فارستي نيزيك دبن جبرويكي نكارن وي آيني بيروز توظيف بكن بو ملتي خوش برفيكي بي ويستا ام دين اسلامي بيروز ام دفلتر كردي در باس بكن دي بيجينجي كردواري در باس بكن حتى قو ما بتوان ام فايدكش او آيني بيروز ببينن بله برز دكتور مثلا قالك جاراجي ما جويبيست بين ودبيجن وكو دناو شرفانا دا هم ميرهنا ومجي جنهنا يعني تفرق هنا دفاع لنفسي خودا بكي وقتي اوي هوالين جن شهيد كتنو او دا بنايك دا ترمي بيروزي خصنا خواري يعني بتكبيره يعني تفرق هنا دنا برا جنو ميرا دا وقتي تو دفاع لنفسها خود كي
بێگۆمان فەرقێکی گەلێکی مەزن هەیە ji ber گۆژنا کورد مەفێری mêrantiye dike ji ber şervana Kurd mefêrî پاراستنا ناسنامەیە دکێ ji ber şervana Kurd mefêrî dike çۆn em însana xudan rûmet û keramet bibin û heta li gorî ayînî îslam jî ti ferq û cawazî nîne di navbeyna kurekî de yan keçekî de navbeyna afretekê de yan piyawekî de wextê got fermanek tê li ser gelê te wextê got tehdîd û gefek tê li ser te got her yekî bersiv û dîfa'a xwe bike awa di jiyanî pêxember de aleyhî salatu weselam jî nimûnê wêna zorin û gelekin pêxember aleyhî salatu weselam di şerê Uhudê de Ummu Amare hebû got çekî di destê wê de bû û bersivî dida we dîfaî pêxember aleyhî salatu weselam dikir di şerê Uhud û Bedrî de dayekî Aîşe di ew şerre de bejdar bûbû dayekî Aîşe di ji Medîna Munewwer û ji Mekka Mukerrem serkêşiyê leşker û esker kiriye heta got hatiye Iraq di wî mesela Hezretî İmamî Alî de ji ber wê yekê keçî me afretî Kurd wextê got dirajine çek û silahê xwe dikin tam li gorî îslama pîrozin xizmet û xebata xwe dikin lê mixabin ji ber got dihin fîkre em nîzîkî ew ayîne dibin bi mêjiyê dijmin bi mêjiyê erebtî ew mêjiyê erebtî ew ê got rolî bo afretî nehiştiye ew mêjiyê erebî ew ê got trola bo jinî musulman nehiştiye bo ew yeka fikir dikin got jinî musulman nabe ew xizmeta bike jinî musulman gerek danîşê li mal ewa ne li gorî ayînî îslama ewa ne li gorî daxwazî pêxember aleyhî salatu weselam katî got tehdîd û gefekî tê li ser millet jin û piya û ferqî wana nîne her kes pîwîst e got rajî ew çeke û parastinî milletî xwe dike ji ber wê yekê me zor şehnazin bi wan şervanên xwe bi wan keçê me ew ê got emro raştine silahê xwe dihindir wê yepejê de got xizmet û xebatî xwe dikin me bo wana em gelekî serbilindin ewa parastinî nasnameyî me dikin ewa xizmetekî gelekî mezin bo rûmetî milletî Kurd dikin ewa parastinî xak û neştîman û şeref û namûsî gelî Kurd dikin Rojavayê Kurdistanê bo her şervanekê got emro dê raştiye çekê xwe parastinî ew xizmet dike aniya wê maç dikin bijî jêre û bijî ji wê xizmeta wê re û me jî wek Kurdekî got her tim jî em ê li pişta wê bin ew halên jiyan jî ew hewildanê got teşwîşekî bêkirin li ser xebata wan şervana li ser xebata wê xizmetê wê ticarî me ji riya me me nedine alî riya me wê her berdewam bê bo xatirê parastinî xak û neştîmanî me we wê wir de di wê parastinê de ferqa keç û xortê me wê nebe û me her berdewam bikin ji bo xizmeta milletê me ji bo xizmeta gelê me jî rast e dijminê mey tundre û dijminê mey gemar dijminê mey qirêj dijminê mey terorîst laşê ew şervana me ji ew avayî avêtine erdê lê ji bîr kirin got ew şervana xwe me di dilê 46 milyon Kurd de me mezin kiriye me ew şervana xwe mîna şaşekê ye me daniye li ser serê xwe em diriya wê berxwedana wê de diriya wê tekoşîna wê de diriya wê qurbaniya got mezin kir û da milletê xwe em wê berdewam dikin. برز دکتۆر حکوومەتە ئەحمەد شەرە ئەو دەسەڵاتی هاتی سەر حکم لە سووریەدا gelek iddia İslamبوونê dike gelek iddia مسلمانی تێ dike lê îtifaqê wan hene digel İsraîlê her roj digotin ku hesedê û qesedê têkelê wan hene digel İsraîlê lê nihat bînîn li Quneyterê li Swêdayê li Cêndî û beyrek û elema İsraîlê me dibînîn ser axa Sûriyê de em yani xelkê Sûriyê musulmanên Sûriyê ya Arab yê dîn ew rastiye nizanin دنەرینا مدا ڕاستیە بزان بنیان نزانبن گەر ئەرەك ئەم ملەتێ کورد ئەو ڕکلامەل ئەو دیعایەتە ئەم نەسەکنن ئەیرۆ دەستورە سووریا دە نینەت دەستورێکی نو تازەل سووریایە نینە گۆ پەیوەندیل گەل ئیسرائیل تشتێکی قادەغەیە یانجی نەڕاستە تشتێکی دەستوری لە گۆری قانون نینەش بەرگۆ حتانها پشتی ڕوخاندنی ڕێژیمی ئەسەد دەستورێکی تازە گۆ بێ قبولکردن ji tevaiya gelê Sûriyeyê de tiştekî
کوردستانینە ئەوە ژملێکی دیڤە دنەرینە مدە گەلێ ملەتی کورد ئەو نقطە پرسیار نەکێ مەگەرەک دەستی خۆ درێژ بکن ji her netewekêre we ji her dewletekêre wextê got bercewendiyê gelê Kurd hebin. Emro li seraserî dewletên musulmana we bi taybet dewletên Ereba têkiliya wan gel İsraîl hene. Boçi wextê got milletê Kurd eger min ew axiftina min bere nebê tesrîhekî resmî ji ber got min ne berdevkî qesedim we min ne berdevkî hizbekanî siyasî me got min bêjim ka têkilî hene yan nînin min nazanim lê min nedîjî me wextê got têkilî hebin wextê got ew têkilî bo xatirê bercewendiyê milletê Kurd hebin dinêrîna min de gerek em wek milletê Kurd ti pirsgirêkî me nebê nel gel İsraîl û nel gel geyrî İsraîl wextê got fayde û xizmetî pirsa Kurd bike we parastina nasnameya Kurd bike we gerek em nekevne wê şikestinê de bin nekevne bin wê reklam û dîayetê de got İsraîl dijminî mey serekeye İsraîl ne dijminî serekeye emro bêhtirîn dewletên musulmana bêhtirîn dewletên Ereba têkiliyê xwe li gel İsraîl vekirine we alî İsraîl ser piraniyê dewletî Ereba hatiye hildan ji Misrê bigire heta Megribê bigire heta Urdunê bigire heta İmaratî bigire heta Behrênî bigire heta Qatarî bigire heta Tirkiyeyê bigire ew kesê got hewl didin wêna bikne hicret û êrîşî gelê Kurd bikin hemû xudan têkilî û peywendîne li gel İsraîl ji ber wê yekê min nedijîm rastî got têkiliyê gelê Kurd li gel İsraîl hebin yan jî geyrî İsraîl hebin min tam wekî got mamosta meşğelî got gerek têkiliyê me li gel her kesî hebin wextê got fayideyî gelê Kurdê de hebê. بله بۆ برینە دکتۆر تەدەگەلمە بمینە کاک مەشخەڵ ینی کەواتە ئێستا کاتی ئەوەیە ئێمە هاوارێکی نیشتیمانی و نەتەوەیمانە بێ وەکو جەنابەت لە سەرەتا پرسیارت کرد ئەو هاوارە میلیەی کە دروست بووە لەسەر ئاستی هەر چوار پارچە و تەنانەت ئەوروپا و دیاسپۆراش مەسەلەن بتوانرێت تەوزیف بکرێت نەوەکو تەنها وەکو بابەتێک سیر بکرێ وەکو ئێمە سبەینێ لە گروپێکی تیرۆریستی دروست بێ بڵێن ئەمە لە پەیوەندی بە یەکێتی و پارتی و بە هەرێمی کوردستانەوەی وەکو ئێستاشەیە لە ڕۆژاوە بڵێنەوە پەیوەندی بە هەسەدەوەیە یان بە هەر هێزێکی دیکەی سیاسیەوە هەیە. ئێستا کاتی ئەوە نییە ئێمە دەنگی خۆمان هەم بە قسە هەم بە ئەعلام هەم بە لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی کردارەوە بەرزکەینەوە بۆ دنیا و سیاسەکانمان هان بدەین کە یەکگرتوو بن. یەکگرتوو بن کە نوێژی کوردایەتی بەبێ یەکگرتوویەتی بەبێ یەک خیتابی بەتاڵە ئەو نوێژە کە ئەیکەن بەتاڵە من هیوادارم نوێژەکەیان بەتاڵ نەبێ حیز بە کوردیەکان بەگشتی لیستە بێنەوە سەر شارڕەوی کوردایەتی ئەمە یەک دوو ئێمە ئەبێ ئەوەمان لا ڕوون بێ ئەگەر دەوڵەت نەبین ئەگەر نەبینە دەوڵەتی سەربەخۆ گەلی کورد محکومە بە قڕکردن وەکو هەندێ سوورەکان قڕەکرین ئێمە ئەبێ ئەم خەتەرە بە برادەران مامۆسات هەموو لایەکتان بینەران هەموو ئەزان ئێمە ئەگەر زۆر خاترینەتەوەی کورد بگرین ئەڵێن 50 ملیۆن کەسین یعنی تەقدیرەن 50 ملیۆن کەسین برادەران 50 ملیۆن کەس لە قەرنی 21 محکومە بە لە ناوچوون چونکە ئێمە ژمارەی دانیشتوانی دوو شار ینی بڕە سەیری قاهیرە بکە لەگەڵ وڵات شوێنێکی تر شار هەیە لە چین 15 ملیۆن کەسی تایە برادەران ئێمە گەر زۆر خاتری کورد بگرین 30 ملیۆن 40 ملیۆن 50 ملیۆن کەسە بەڕێزان چارەسەری هەموو دەردەکانی ئێمە لە هەموو پارچەکانی کوردستان تەنها دەوڵەتێکی سربەخۆیە بۆ کوردەگینا شتەکانی تر و دەستورێکدا بنێن و با وەڵا ئەحمەد شەر هەموو ئەم شتانە عقلێکی کۆنی بالیە بێ بڕوە ئەبێ ئەم عقلە لای کورد لای ناسیۆنالیزمی کوردی پێویستە بگۆڕێ ئیسە ئێمە یەک دەنگیەکمان هەیە یەک ریزیەکمان هەیە شەڕبانی بەهێزمان هەیە تەعاتوفێکی ئیعلامی و نێودەوڵەتیشمان لەگەڵایە بارودۆخەکەش بارودۆخێکی یەکجار زۆر لەبارە خۆزگە ئیسە ئەکادیمیایە کە بواە ئێمە هەموو ئەو ڕەگەزانەمان چی بکردایەتەوە کەوا ئەکەن ئێمە لە 15 ساڵی ڕابردوو ئەسڵەن من تێزی تەخەڕوجەکەیشم لەسەر گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە دەقیق پێم وتوی ئەم ڕووداوانە چییە و گۆڕینی نەخشەکە چۆنە و ئیسرائیل بۆ ئەم ناوچە ئەگۆڕێ لەسەر چه ئەساسی ئەیگۆڕێ دینامیکێتی گۆڕینەکەیشم پێوتوی لە 2016 ئێمە بە چه حاڵێکەچینە ئەو نەخشەیە بە چه حاڵێک چۆنی لەنا ئەو نەخشەیە ئێمە حالیت سەیریکە ئیستا من باسیەوەم بۆ کردی ئێمە لە ئاستی نوخبە توانیمانە قسە بکەین لە ئاستی عەقلی قەرار لە ئاستی عەقلی جەماعی نەمانتوانی وە قسە بکەین لەبەرەوە تورک کاتێ موسەساتی هەیە دەوڵەتی هەیە ئەزمموی هەیە
لینک و پەیوەندی فراوانی هەیە ئەزانێ بارودۆخەکە بەکوێ ئەگا لەبەرەوە ڕاستەوخۆ دێت و کێشە و بۆ دروستەکە ئەوێ بە کێشەی لاوەکی تۆ مەرحەلەکە تێپەڕێنی هیوادارم ئێمە نەکەوینە ژێر کاریگەری و فۆکەسی مەرحەلی ئێمە لەحزەکە لەحزەی دەوڵەتی کوردیە لەحزەکە لەحزەی گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە بەرژەوەندی ئیسرائیل و ئەمریکا و تەنانەت لە بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە خۆشیانە کە خەریتەکە بەم شێوە بگۆڕێ لەبەر کۆمەڵێک بابەتی هۆکاری بابەتی زۆر گرنگ بابەت هۆکاری ذاتی زۆر گرنگ کەم ئیسە مەجال نییە باسیکەین بۆ ئەکادیمیایەک بۆ هۆڵێکی قەرار باشە بەڕێزان هیوادارم هەمومان لەمە تێبگەین دوێنێ عەشایری عەرەبی سووری هاتوونەتە سەر جادە داوای دەوڵەتێکی بەهێزەکەن سووریایەکی بەهێز ڕێک ئەڵێ دەوڵەتەکەمان دەوڵەت و نازانی باشە بۆ کورد شعوری سیاسی بەو شێوە نییە بێتە سەر جادە ئیسا ئەبوا لە هەموو شارەکانی کوردستان لە دیاربەکرەوە تاکو وەگاتە هەموو شارەکانی باشوور و ڕۆژاوای کوردستان ئیسا ئێمە لەسەر جادە بووینە داوای دەوڵەتمان کردای داوای ئەحمەد شەرعمان نەکردایە بڵێن چی بکایە لێمان ڕازی بێ یا ڕێەکەوێ لەگەڵمان یا شەرمان لەگەڵ بوەسێنێ ئەمە چارەسەرێک ئەمە بەنجی مەوزوعیە چارەسەری کێشەی کورد ئەبێ دەوڵەتێک کە بێ دەوڵەتی خۆی بێ و ئەم دەوڵەتە سپۆنسەری ئینسانی کورد بکە سپۆنسەری کەلتورەکەی بکە سپۆنسەری نیشتیمانەکەی بکە نیشتیمان سازی بۆ بکانەتەوە سازی ئەتوانینەوە بکەین دەوڵەتیمان هەیە یاخۆت حەقا سندرێ نادرێ بەڵێ من بەشایەتی ئێوە بەشایەتی هەموو کورد و ئەو کەسانی کە ئەم بەرنامە ئەبین لەم لەحزا یعنی وەرن تاکتیکی کوردایەتی بگۆڕین استراتیجەکە بخوێنینەوە بە شێوەیەکی دروست و پلان دابنین پلانی 1 و 2 3 من هیچ گومانێکم نە لە ڕووی ئەکادیمیەوە و نە لە ڕووی واقعیەوە هیچ گومانێکم نییە لەسەر ئەوەی ئەسڵەن دروستبوونی دەوڵەتێکی کوردی لە ناو سەلبی بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل و تەنانەت وڵاتانی سعودیشە بۆ معلوماتی تەنانەت بۆ سعودیش لەژێر لە ناو بەرژەوەندەکانیایەتی ئێمە ئەبێ حەزافیری سیاسەتی دەولی بخوێنینەوە بە هەموو وردەکاریەکانی ناکرێ میلەتێکی 40 ملیۆنی 50 ملیۆنی خۆی بداتە دەست قەدەر چونکە وەکو هەندیە سوورەکان قڕ ئەبین لە کۆتایی قەرنی 21 ئێمە شتێک نامێنێ بە ناوی نەتەوەی کورد نەتەوەی کورد و نووسینەکانی و کەلتوری ئەچێتە ناو مەتحەف و مۆزەخانەکانی دنیا بەڕێزان تکایە ئێمە ئەم لەحزەی ئەوە نییە ئێمە پێویستە وەکو نەشتەرگەری مێشک لەگەڵ ئەم بابەتە تەعامل بکەین دوێنێ هەستێک دروست بوو بەرامبەر بە عەرەبی سووری ئەمە بابەتێکی یەکجار زۆر هەستیارە من لێرەوە سوپاسی جەنابی کاک مەسعود بەرزانی یەکەم کە توانی بەیانێک دەرکە ئەم بابەتە ڕاگرێ لە هەولێر کاکە ناکرێتەوە بێی بەم عەلەنیەتە بەم ئاشکرا باسی دژایەتی لەگەڵ نەتەوەی عەرەب بکەی ئێمە نەهاتوینەتە سەرخاک و نیشتیمانی نەتەوەی عەرەب ئەوان لە نەجد و حیجازەوە هاتوون لە یەمەنەوە هاتوون بۆ میزۆپۆتامیا ئێمە نەهاتوینەتە سەرخاک و نیشتیمانی نەتەوەی تورک ئەوان لە جنوبی شەرقی ئاسیاوە هاتوون ئیسا ئەوان مافەدەن بە ئێمە بەڕێزان وەرن با حیوارێک بکەین لەگەڵ نەتەوەکانی تر ئێمە دوژمنیان نین و دۆستیانین ئەسڵەن ئەگەر کورد ببێتە دەوڵەت بۆ ئەوان بۆ خاسیرەی ئەمنی ئەوان زۆر باشترە لە ناوچەکە من پێشم وتون بە چەند جارێک لە چەند بۆنەیەک بە چەند وەفدێکی تورکی و ئێرانی و عێراقیشمان وتووە حتا بە سووریەکانیش ئەگەر کورد ببێتە دەوڵەت خاسیرەی ئەمنی ئێران پارێزراوە بێ خاسیرەی ئەمنی عەرەب پارێزراوە بێ ناکرێ تەوەتورێکی گەورە بە توولی تاریخی 100 ساڵ بەجێ بهێڕێ لەم لەحزە کە لەحزەی گۆڕینی خەریتەی ناوچەکەیە بەڵێ ئەگەر وڵات هیوادارم لەم هیوادارم هەمومان تێبگەین لەم هیوادارم بابەتەکان ئەکادیمی واقعی بخوێنینەوە و ئێمە سەیریکە من ئەمەوێ تەوزیفی یەک خاڵی تر بکەم ئەویش ئەوەیە بەڕێزان عەرەبەکان مەبدەئێکی کیسنجەر هەیە کە ئیسەش ساریە لە سیاسەتی خارجی ئەمریکا ئەڵێ لەسەر هەر بیرە نەوتێک دەوڵەتێک دروست بکە قەتەرێک بەحرەینێک وڵاتێکی بەم شێوە کە دروست بووە لەسەر ئەساسی نەوت دروست بووە ئیسە سەردەمی کۆتایی نەوت و سەرەتای سەردەمی غازی سروشتیە ئێمە بەدەستمانەوەی تەنانەت تۆم باراک لە دوایەمین لێدوانی دەربارەی قەزیەی کوردوتی ئێمە ئەتوانین ئاسانتر لەگەڵ کورد هەڵس و کەوت بکەین چونکە ئەوان نەوتیشیان لە بەردەسایە و یەک جۆر شعوری شاو بەشیشیان هەیە ئەمە کۆسەکەم زۆر مهمە پێویستە کورد لی تێبگا زۆر باشە بەڕێز دکتۆر تا جێفەخرەی بۆمە بۆ هەمی کووردا تۆ نەهات توێ لە هەولێرەی و هەولێرژی و سلێمانیژی و هەڵەبجەژ و کەرکووک و هەر جێیەک ماڵێتەنە پرسیارا منەوە
جەنابێتە بۆ چه هاوارەکێ بۆ چ کۆمبوونەکێ لە هەولێرێ دخوازی کورد سیاسیên کورد حزبên سیاسیên باشووری کوردستانê çi bikin û xelk û medyaya Kurdistanê î başûrê Kurdistanê çi bikin ji bo ew ê metirsî û gefê li ser Rojavayê Kurdistanê hey. gelek spas bû te rastî dûrde wê di peyamê min hebin peyamê yekem girêdayê bi ew daxwazê kak meşxel jî jî yanî rastî yanî bo meselî rêzgirtin tesewurî min de emro dem hatiye eme tecawuzî hemû خلافاتی خو بکن به تایبەت تفگرین سیاسی لسراسری کردستان هر چار پارچه کردستان حتی نها یعنی کنگرکی نتوی پلتفرمکی نشتمانی نتوی نهاتی درست کرن گرک ام پشتی افقا زحمتی گومتیر در باس بونه گرک ام برنگکی بهکرن بن خالک ده گومجر بیجن چون بعربی بیجن الامن القومی پارستنی نتوی بيجن باراستني اجتماعي باراستني نتوي ما فكر بكن جبر ويك راستي او داخوازا ودسبيك دبو سركردين سياسي بيجي بارتي بيل جيكيتي بيجي پیاده بیج انکسه بیج پارتی دموکراتی کردستانی ایران بیج دم پارتی بیج پژاک بیج همو پارتیین می سیاسی سراسری کردستان جبرگو امرو راستی پرزگریک نر روج آوای کردستان یعنی جی سرهلدان نتن روج آوای کردستان امرو روج حالاتی کردستان جی د میدان دیا واهی ویا ما سرکفتنا ملت ما روج حالاتی کردستان جی جبرو یکی راستی پیوسته سیاست مدار ما فکرک بکن تجاوزی وان خلافات بكن تبلغوا ما حرمتي حمو تايبتي وانجي دكن ليبي ويستا امرو فيجا جرك بلاتفورما كي نتويها بي جرك امرو كونغرا كي نشتمانيها بي همان وقت دا ايرو رولكي جلكي مظنها يجرو شمبيرارا جي سياسة مدارارا جنيفيسكارا جو كاربن خزمتا خو قش بكن خرط بكن ميديا مي كردستاني تلفزيوني مي كردستاني كارن جعدا كردي شقامي كردي قش بكن مصدر بكن بو خاطري زغطك لسر تفكرين سياسي جو جرك او بلاتفورمي نشتماني نتوي بكرن يعني راستي او داخوازي يكما او داخوازي سركيش بو خاطري جو ما بتوانن لقل دنياي تفي دانوستان دن بكن بو خاطري جو ما بتوانن لقل جيراني جو ام دردورا وانا عربن تركن فارسن ام قفتو جو كي درست لهاورا درست بكن بيوست دسبيك دا ام ناف خدا نرينكي هفبشي كردستاني ام درست بكن بيوستا بلانكي نيزيكو بلانكي دور الجمها بي اگر بتوانم بيجم جرك زمانكي من بيرتوكك خواندبو بنافي بروتوكولات حكماء صهيون بيوستا امرو بروتوكول حكماء كردو كردستاني هبي بلاني نيزيكو بلاني دور هبي افا داخوازي يكمبو داخوازي دوامجي راستي امرو بتايبت بو ملتو قلي مال روج آفاي كردستان راستي بشتي او قهرمانية هري مازن قول شيخ مقصود واشرفية هاتا كرن ملتي ما امرو ديش كستنا كديا ملتي ما امرو دقازنكي قالكي مازن ديا وحق جيقو خداني او قازندا بكي ورخني وينا لسر تفقرا سياسي هيا ولسر هيزا عسكري لسر قسدجي هيا ودور ده حق جيقو خدان رخنبن لكن بيوست امرو قديسة ام جبرة بدنا ديار كرن قالي كرد الروج آفاي كردستاني شيار بن ايرو ام ده قوناغكي قالكي زحمت ده درباس دبن بيوست جو امرو ام نبن بحمدي خوا جو ام داخواز دجمن بيك بين جبر ويكي داخوازية من امرو الملتي من روج آفاي كردستان جو بشتقرتيا هيزا خوي عسكري بر ندن ود نرينا مدى امرو جرك هر يك جما ام بهوريا خوا قال جناب جنرال مظلوم عبد نوبكن وبهوريا مال قال جناب جنرال مظلوم عبد خورتا وامي بشتاوينا نبردن بيوستا جو او مساجة بجهي دوست بري دجمن جرك او نقطة بي ديار كرنج برجو امرو دجمني ملتي كرد روج آفاي كردستان هول دي جو
بۆ نەتفاقەکی دروست بکێ زعزعە و استقرارێکی ئەمرۆ دناو ملەتی کوردە دروست بکێ دژمنی ملەتی کورد هەوڵ دەدێ بدێ دیارکردن گۆ قەسەدە تەمسیلی ملەتی کورد ناکێ گۆ یەپەکە یەپەژە ئەمرۆ بناوی کورد قسە ناکن یانژی بناوی کورد ئەو شەڕی و بەرخۆدانی مەزن ناکن پێویستە ئەمرۆ مە شیار بن و ئەم نەکەونە بن دەڤکێ دژمندە چ قاسی گۆ ئەمرۆ ینی ئێشامە هەیە دلێمە بریندارە لەسەر وێ تشتێک گۆ هاتە ڕوودا و لە شێخ مەقسوود و ئەشرەفیە لاکن گەرەک ئەونا ئەم بکنە هێزەک و ئەم کارێخوا بەردەوام بکن و ئەم پشتەوانیە هێزە خۆی عسکەری ئەم خورتر بکن و ئەم ji pişta wê nago em nevegerin ji ber wê yekê min wek Murşid Xeznewî wek kurekî ji kurê Rojavayê Kurdistanê wek gêncekî Kurdistanî rexnê min jî wekî we hene li ser tevgera siyasî rexnê min jî wekî we hene li ser hêza me eskerî lê ticarî wê piştvedan yan jî veger got em ji pişta hêza xwe eskerî vegerin ew ticarî wê bê min ne alternatîv bê heta nuqta dawî em ê piştevanî hêza xwe eskerî bibin و ئەمێ پشت جەنەرالێ خۆ بن جەنەرال مەزلوم عەبدی gelek gelek spas بۆ تا جەنابێ مامۆستا و دکتۆر مرشد خەزنەوی تو بۆ هەمی کووردا و ئاخافتنێتە بۆ دەستگایە میدیای کورساژی و بینەرێن مەژی جێ شەهنازیێنە ئەمژی هەمی دگەل جەنەرال مەزلوم و هەمی جەنەراڵ کوردات بین دەمی دگەل پێشمەرگە و شەروانان بین و زۆر زۆر سپاس بۆ مامۆستا مەشخەڵ کەولۆسی لە پارێزگای هەڵەبجە و سپاس بۆ بەڕێزشا لە پارێزگای هەولێرەوە حەزمە کرد دواسەرنجدەم بە کاک مەشخەڵ بەڵام کاتەکەم تەواو بوو سوپاسانەکەم بینەرانی خۆشەویست بە هیوایەوەین کە کورد هەمیشە سەرکەوتوو بێت کاک مەشخەڵ ئەتوانن دەنجیە و بدەن بە من کورد ببورە کاک مەشخەڵ کەرم بفەرمۆ عفو من یەک دێڕەڵێم کاکە بەڵێ فەرموو یەک دێر کاکەزانە ئەویش ئەوەیە نە دوژمن ڕەحممان پێیەکە عفو کورد دەبێ بزانێت لەم مەرحەلا دوژمن ڕەحممان پێ ناکە ئێسقانەکانمانەشکێنێ دۆستەکانیشمان لە جیاتی ئێمە شەڕ ناکەن ئێمە بێ خۆمان شەڕ بکەین ئەنی نابێت چاوەڕوانی ئەوە بکەیت دۆستەکانی لە بریتی ئێمە شەڕ بکە و داوای دەوڵەتمان بۆ بکە بەڵکو دروزەکان سەیریکە دروزەکان خۆیان هەن بۆیە ئیستا دووبارە سپاس بۆ کاک مەشخەڵ لە پارێزگا هەڵەبجە سپاس بۆ دکتۆر مرشید خەزنەویش سپاسانەکەم بە هیوای ئەوەین کە کورد هەمیشە سەرکەوتو و شیار و زرنگ و بە ئاگا بێت هەموو کورد شەڕوان و پێشمەرگە لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایان شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ